باسی لە چۆری جگەرەکەین و هۆکارەکانی چییە و ئەو کەسانی تووشی ئەم بابەتە ئەبن هۆکار لە پشتیوە چییە لە ڕووی خواردنەوەیە یاخود ئایا نەجوڵان تا چەند کاریگەری هەیە ئایا وەرزشکردن تا چەند کاریگەریە ئایا ئەو کەسانی کە قەڵەون تا چەند ڕوبەڕووی ئەم نابنەوە ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کارزان سیروان پسپۆری نەشتەرگەری هەرسوو جگەر کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ ئامادەیە ئەگەر بفەرمێت فەرموو دکتۆرجان. زۆر سپاس. بەخێر زۆر باش بەخێر بی دکتۆر. باینتان باش. سپاس بەخێر باشن. سپاس بۆ ئامادەبوونە زۆر بەخێر بێ. منەر دەستپێکەکەم یەکسەر لەگەڵ هاوکارم یەکسەر پەنام بردبووی کاڵم ئێمە ڕۆژەکەمان دەستپێکە یعنی ئێمە چۆن بتوانین لایف ستایل و یاخود شێوازی ژیانی خۆمان بە شێوازی خۆمان بەرنامی بۆ داڕێژین کە پێویستمان بە چارەسەر نەبێت ئەوش پێویستی بەوەیە کە وەرزشێکی باشکەین جوڵێکی باشمانە بێ و ئەنجاشمە سەر بابەتەکە تۆ تا وەکو پزیشکێ تا چەند لەگەڵم بابەتێک. والله بەتاکید کاکسەکۆژان گەورەترین سەرمایی مرۆڤ لەشی خۆیەتی ینی هەرچیەکمان هەبێ هەرچیەک بین کوڕیەک کەسێ بین کەسێک کوڕمان بێت گەورەترین سەرمایەکەمان لەشی خۆمانە ئەی لەشی خۆمان بەڕاستیە بێ پارێزگاری لێ بکەین هەموو شتێ لە خۆتەوە دەست پێکە ئەگەر خۆت لەش ساغ بی خۆت تەندروست باش بی خۆت نەفسیان مرتاح بی هەموو شتێ باشێتە بەردەستت بەڵام ئەگەر خۆت لە ناو خۆتا لەش ساغ نەبێت بێتاقەت بی نەخۆش بی بێگومانی شتێکتە قیمەتی نامێنێ قسەیەکەیە زۆر جارێکرێتەوە زۆر جارێکرێتەوە لەش ساغی تاجێکە لەسەری ئەوانەیە کە بەس نەخۆشەکانی بینن ینی هەچ کەسێکە بەیانی هەڵەسێ لە خەولەشی ساغ بێ و نەخۆش نەبێ ئەوە مەلیکێکە بۆ خۆی تاجێ لە سەریەتی ینی ئەو لەش ساغیش بەڕاستی پێویستی بە پارێزگاریکردنا ینی هەموو شتێکە بە ئینسان بەدەستێنێ مویمونێکە بەدەستێنی مویمۆیە کە بتوانین پارێزگاری لێ بکەیت ینی تۆ خۆی گەورە لەشێکی ساغی یاویتێ تەمەنێکی یاوێتێ ئیتر بە پێی تەمەنی خۆت مناڵی گەنجی یاخود تەمەنێ هەیە ئەو نیعمەتە گەورەی خوا کە پێیاوی کە لە بوونای کە لە ژیانای بەڕاستی بێ پارێزگاری پێوە بکەیت چکە مهمترین شت لە دنیا پارێزگاریە ینی کە شتێک هەموو شتێکە مشکلەیەک دروست بوو ینی حەلکردنی قورسە بەڵام ڕێگریکردن لە دروستکردنی لە دروستبوونی مشکلەکە ئاسانیە کات مۆزوعەکە و بێکشیش بزانین لە هەموو دنیاە ئەساسی هەموو شتەکان شتی بەسیتن یعنی دائما شتی بەسیتن مشکلی گەورە دروستەکەن دائما شتی بەسیتن وای لێت کە مشکلێکی زۆر گەورە دروستەکە ینی قسەیەکەیە ئەڵێ ئەگەر تۆ ئاگرێکە بینیە ماگرێ لە شقارتەیەکەوە دروست بووە تۆگە لە شقارتەکەی بتوانانی بیکوژێنیتەوە بەتابەت بە ئاسانە بەڵام ماگرێ گەر تەشەنەی سەنووکە بوو بە شتێکی گەورە کۆنتڕۆڵکردنی زەحمەتە ئەنجا لە دنیا ئەوە خۆشە لە دنیا کە شتەکان لێگەچن یعنی توانین لێکچوون بکەی توانین بڵێ ئەوە لەوە ئەچێ ئەو توانین نمونە لەسەر شت بینیتەوانێ چکە ئەساسی هەموو شتەکان شتی بەسیتن نمونونەکانیش لەسەر شتی بەسی دێتەوە ئەین دائما شتی بەسیتە مشکلی گەورە دروستەکە ئەین دائما نەجوڵانە خواردنی زۆر خواردنە خواردنێکی ناسەحیەکەی خۆی ئیتر کاتێک بڕێیتەوە سەرێکی وەزنێکی زۆری هەیە و ئێتەم نەخۆشە بۆ بە گرفتێکی زۆر گەورە بووی ینی ئیتر کێکێکیش قەڵەو بوو ئیتر چۆری کۆ بێتەوە لە لەشیا ئەو چۆرە لە ورجیا کۆ بێتەوە لە ڕانیا کۆ بێتەوە لە بۆریەکانی خوێنیا کۆ بێتەوە لە جگەریا کۆ بێتەوە ئیتر وای لێ تۆزێ حەلکردنی ئاسان نابێت دابینە سەر تەورەکەی خۆمان و چۆری جگەر چۆری جگەر هۆکارەکەی چێکەلانەیە کەسێک تووشی بێ کە بەداخەوە ئێستا لەناو خەڵکیشات باوە تووش بوون بەڵێ خۆی جگەر چۆری تایە ینی جگەر بەبێت چۆری ناژی هەموو کەسێک جگەری هەموو کەسێک چۆری تیا بێت چۆری نابێت بەڵام ڕێژەی هەیە هەموو شتە لە دنیا ڕێژە کەمەکەی خراپ و ڕێژە زۆرەکەی خراپە ئەبێ ڕێژەیەکی کەم لە چۆری لە جگەرە هەبێ چکە جگەر پێویستی بۆ چۆریە هەم بەکاری هێنێ و هەم خزنیشی پێەکە بەڵام ئەگەر لە حەدی خۆی تێپەڕی لە حەدی خۆی زیاتر بوو ئەو کاتە بێگومانە بێتە مشکلە بووی ئیتر کە چۆرەکە لە جگەراکەوە بەوە احتیمالە بیکا بە ئینتیاب احتیمالە بیکا بە هەندێک حاڵەت کە بگاتە ئەو پەڕی لەوانەی بیکا بە مۆمبوونی جگەر تەشەموعی جگەر لەوانەیە خوانە خواستە لێ بکا بە نەخۆش شەرپەنجەی جگەرکەوانە تۆزێک ئەنی خۆشبەختانە کەمترن بەڵام ئەوانەی کە چۆری لە جگەریان ناکەوە بێتەوە کە ئەبێتە ئیلتیهاب چانسیان زیاترە و گلەوانی کە بڕۆن بۆ
تەشەموع و نەخۆشی شێرپەنجە لە جگەریانە. دکتۆر هۆکارە سەرچیەکان ئەگەر بخەینە ڕوو بۆ نمونە خواردن تا چەند کاریکەری هەیە، بۆ نمونە وەرزشکردن تا چەند کاریکەری هەیە، بۆ نمونە ئایا چۆری جگەر زۆر کەسی ئەڵێ من گەنجم چۆری جگەرم نییە بۆچی من لەوە بترسم، ئایا ئێمە بێت چۆن ئاگامان لەم بابەتە بێت کە پشتگوێی نەخین. خۆی چۆری جگەر بە شێوەیەکی عامەکرێ بە دوو بەشەوە، ئەو نوع چۆری کە بۆی مەشروب خواردنەوە دروستە بێ، ئەو نوع چۆری کە علاقی بە مەشروب خواردنەوە نییە. بێگومان لە وڵاتی خۆمانە زیاتر پیاوەکان ئەخۆنەوانێ و خەڵکی وڵاتی خۆشمان بەڕاستی کە خواردیەوەیتر زۆرە خواتەوە وە نییە بڵین تۆزێ بخواتەوە تاو. ئەو خواردنەوە زۆرە وای لێ ئەو کە حولابێ بە ژەهر لە لەشیە ئەنجا جگەر وەکو فلتەر ئیشەکات، ئەو هەرچی شتێکی خراپ بچێتە جسمی ئینسانەوە جگەر وەکو فلتەرێکە ئەنجا ئەم بێگومانە فلتەرش تا حدێک مەجای هەیە کە ئەم شتە بکە کە لە حەدی خۆی زیاد بوو کە تۆ ئەو ژارەکە تێکڕۆنە و مەشروبەکە تێکرد ئیتر جگەرەکە هیلاکە بێ دەستکا بە دروستکردنی چۆری لە خۆیە. ینی بە شێوەیەکی عام چۆری جگەریان بەهۆی مەشروب خواردنەوە دروستە بێ یان بەهۆی وەزنی زۆرە دروستە بێ. ئەوانەی کە وەزنیان زۆرە کە قەڵەون چۆری لە مولە شیان ناکۆبێتەوە احتیمالە چۆری لە جگەری شیان ناکۆبێتەوە. جا ئەم نەخۆشانی کە قەڵەون و چۆری لە جگەریان ناکۆبێتەوە عادەتەن ئەم نەخۆشانە هەم زەختیان هەیە، هەم چۆری خوێنیان بەرزە و هەم شەکرەشیان هەیە، بە تایبەتی لە شەکرە لە جۆری دوو. شەکری جۆری یەک کەمتر علاقی بە قەڵەویەوەیە، شەکری جۆری دوو زیاتر علاقی بە قەڵەویەوەیە. ئەنجا مشکلەکەەوەی قەڵەوی خۆی بۆ خۆی حاڵەتێکی زۆر گینە لە عالەمە زۆر بەرەو زۆریە ڕوا. ینی هەموو داتاکان واڵن کە لە 10 بۆ 5 ساڵیکەیە ئەو ڕێژە قەڵەوی کە ئێستا هەیە لە عالەمە زەربی دووە بێ. ینی ئێستا لە عێراق بەپی تازەترین بەحەز لە عێراق و کوردستانیشە لە سایە 25 هاوڵاتیانی عێراق یا کوردستانیش پێوەی چۆریەکەیان قەڵەویەکان گەشتە حەدێ پێوە تێت نەخۆشی قەڵەوی. ئەنجا ئەمە مەزەندە ئەکرێ بەپی ئەو بە هەندێک هاوکێشی بیرکاری هەیە مەزەندەی مستەقبەلەکات تەسەورەکە لە 10 ساڵ بە 5 ساڵیدا تو ئەو ڕێژێ بچێ بۆ لە سایە 45 بۆ لە سایە 50. ینی بەڕاستی زۆر زەحمەتە وڵاتی چووکو عێراق گەرە و کاتە بێ بە 50 میلیۆن 6 میلیۆن کەس 20 میلیۆن 30 میلیۆن کەسی قەڵەو بێ نە قەڵەو بێت وەزنی زۆر بێ قەڵەوەکەی لە نەخۆشی قەڵەویا بێ. ئەین کاتە تۆ وڵاتێک هەیە نیوەی وڵاتەکەی نەخۆشی قەڵەوی هەیە ئیتر وڵاتە لە هەموو بارێک و زەرەرەکە. ینی ئەو نیوەیی کە لەشی ساغە ناتوانێت خزمەتی ئەو نیوەیە بکە کە نەخۆشە. ئەین تۆ وڵات ئەبێت ڕێژیش کەم خەڵکی نەخۆشی تیاابێ ئەبێ ڕێژێکی زۆر خەڵکی لە ساغی تیاابێ بۆی وڵاتە بتوانێت بەردەوام بێ بتوانێت بژی. ئەنجا ئەم مۆزوعی قەڵەویە نەگەر لە کوردستان و لە عێراق لە هەموو عالەمە بەڕاستی هەر زۆر مشکلەیە. مشکلەکان هەموو خەڵک تقریبا خۆی ئەزانێ خواردن خۆشە، خواردن خەڵک بۆ تام و چێش بەکارێنێ، خەڵک وا ڕاهاتووە لە تاریخەوە لەوەتی ئینسان دروست بووە خواردن دەستکەوی بیخوا. بچکە حسابی کردو کە لەوانەیە ڕۆژێ بێ خواردین دەست نەکەوێ بیخوا لەبەرەوە بەم چاوریە خەزنیەکە. ئەنجا ئەمە هێشتا ماوەتەوە لە مشکی لە جینەکەمانە ماوەتەوە هەر خواردنمان دەستکەوی خوێن خواردنمان دەستکەوی زۆریان چەورن بەوەی کە تامەکەی هەبێت چەور دروست. بەڵێ مشکلەکەەوەی خواردن لە زەڕۆتەوە گۆڕاوە بۆ چێش. ینی خۆی خواردن بۆ دروست نەکراوە ئینسان چێژی دەبینێ. خواردن بۆ دروستکراوە کە تۆ تااقەت پێ بێت بتوانی بجوڵی ئیشکەی کارکەی بتوانی نەوە دروستکەیت و نەوە بخەیتەوە. خواردن گۆڕاوە بۆ چێش جا چێژی بەچی دروستە بێ یان ئێستا بڕون نەگەرێمە بچین لە فێر بخۆی نەمڕۆ لە مەطعمێکە ئەم لە فێ لەوانێ 100 شتی تیاابێ لەوانێ بە ساسەکە 20 شتی تیاابێ کە پیاکەین مایۆنیزەکە 20 شتی تیاابێ ئەمە هەمووی حسابات کراوە خەڵکێکە ئێدانیشێت ئەم خواردنە بە ڕێژەیەک تێکەڵەکە بۆی کە زیاترین چێش بە بۆ مرۆڤی کە ئیخوا یان ئێستا گەر ئێمە بچین لەو دەشتە بەرخێک سەر بڕین گۆشتەکەی بخۆین پێمان ناخورێ ئەنی گۆشتەکە بە برژێنین ئەبێ خوێ پیاکەین ئەبێ باراتیکەین ئەنجا ئەبێ نانی لەگەڵ بخۆین نانەکە خۆی بۆ خۆی مەجموعە شتە لەوانێت 15 شتی تیا بێ نانەکەی خۆی ئەم تێکەڵکردنی شتانە وای لاتووە کە خەڵک چێش لە خواردن ببینێ ئەنجا بۆی چێش لە خواردن ببینێ خواردن بە شێوەیەکی عام ئەبێت چەور بێ ئەبێت سوێر بێ وەش بێ شیرین بێ کارسێکی زۆر زۆر مەترسیدا بەڵێ هەرسێکی مەترسیدارە بەڵێ ینی بۆ نمونەکە ئەڕۆیتە لە دوکانێکی لەفەوە ئەچتە مەطعمێکەوە خواردنەکەی زۆر خۆشە و ئەتر وات جارێکتە بڕۆیتەوە بۆی ینی نوعان ماوەکو ئیدمانت لێ بۆ خواردنە خۆشە ئەگەر دیقەت بی بۆچی خۆشە لەبەری کە چاورەکەی زۆرە لەبەری کە خوێەکەی زۆرە ئیتر نانیشی لەگەڵە خۆی تو برنجی لەگەڵە چکە گەر تۆ فلانە مەطعم گۆشتەکەی خۆشە بەڵێ ئێ بەس ئەگەر برنجەکەی لەگەڵ نەخۆی تامی نییە ئاچی دە فلانە شوێن کەبابەکەی زۆر خۆشە ومانە چین کەبابە خۆینەوە بەس ئەگەر نانەکەی لەگەڵ نەخۆی
ئەو تامەد نایەتێ ینی ئەش بێت گۆشتەکە سوێر بێ بێت چێشتەکە سوێر بێ کە ئیخۆی بۆی کە چێژی لێبینی ئەنجا تۆ هاتووی هەمووانە جینەکەمانەیە بێ مەحدە خەریکی خواردن بین چکە بۆ حسابمانەکەین کە دوو ڕۆژێت تا هەفتەیەکە خواردن دەست نەکەوێت بە حسابی ئەو شتێکە لەو کۆناماوە لە جینەکەمانە ماوە نەگۆڕاوە هێشتا فریایەوە نەکەوتوین ینی جینەکەمان هێشتا فریا نەکەوتەوە لە سەلاجە هەیە و مجەمیدە هەیە و دەڕاستە هەیە بۆ خۆی گەنمە ئەدورێتەوانی و لە پڕێکا دەواجن هەیە و بۆ خۆی بە هەزاران جوچکەکە بە مریشک و جینەکەمان فێر نەبووە کە حەقلێکەیە بۆ خۆی لە پڕێکا هەزار مانگای تایە و ئەم هەزار مانگایە هەزار گوێرەکەیان ئەبێ و ینی وا ێشتا جینەکەمان وە ئەزانێت کە خواردنێکمان دەستکەوتە هەفتەیەک تر خواردنمان نییە لە دەستمان ناچێت بەڵام لە دەستمان ناچێت بەڵام دکتۆرم پێم خۆش بوو لە بادام جارێ هەر لەسەر خواردنین یانی زۆر کات کۆمەڵە بۆ چوونی هەڵا هەیە کە هاوڵاتیان ڕوبەڕوێ بنەوە ڕاستە هەموو ئەو خواردنانەی کە هەیە سوود و تایبەتمەندی و بەهای خۆراکی خۆی هەیە بەڵام ئەمەش وەکو بەڕێز وتی هەموو شتێگەر زۆر کەم بێ خراپە ئەگەر زۆریش بێ خراپە ینی ڕێژەکەی تۆ چۆن ئەتوانی بە پێی ڕێژە بەکاری بێنی ینی گۆشتی سوور خراپ نییە پرۆتینە ئەتوانی بەکاری بێنین بەڵام نەک ئەوەی کە لە زیات بەحەد ببێتە نەخۆش ئێمە چۆن توانین ئەم بەرنامە ڕێژیە بۆ خۆمان کاکسەکوژان گەورەترین مشکلە ئەوەیە کە ئینسان لەگەڵ خۆیان بکرێتە کێشەوە ینی ئێستا من لەگەڵ چەند کەساب کۆمە کێشە مشکلم نیە حەل یەکەم بەس کە لەگەڵ ئینسان لەگەڵ خۆیان کەوتە کێشە مشکلەیە پێ حەل نابێ قسەی کشێ بە سوعد لەناو خەڵکەیاڵنی لەگەڵ خۆتا چۆنی ئەو قسەیە سوبعەتە بە پێکەنی بە خەڵکیڵین بەڕام بەڕاستی زۆر مانایەکی قوڵیەوە ئینسان کە لەگەڵ خۆیان مشکلی هەبوو بیشتی حەل نابێ ئەنجا ئەمە مشکلی خواردن و قەڵۆیمان لەگەڵ خۆمان هەیە هەموو کتاکێکی ئەم سەرزەویە مشکلەکەی لەگەڵ جینەکەی هەیە چکە جینەکەی وای ڕاهێناوە کە بێ بەس خواردن بخوا هەتاوکو لەگەڵ جینەکەمانە ئاشتە بینەوە زۆرێوێ هەتاوەکو وامان لێت کە ئەم خواردنە پێی بڵین کاکە گیان پەلە مەکە خواردن هەیە سەلاجەکە تایەتی جەمی داهاتووی خوێن مجەمیدەکە تایەتی بۆ هەفتەی داهاتوو توانین بیخوێن بازا پڕێتی لە خواردنە دەقێ بمانێ پارەمان پێ توانین بچین خواردنەکە بکڕین و بیخوێن ینی ئەگەر ئینسان لە مستەقبەلا بگاتە ئەوەی کە ئەو قەناعەتە بکات بەڵام زۆر زەحمەتە چکە بەڕاستی تەتەوری جینی هەزاران ساڵێوێ ئەوە نییە بڵین لە شەو ڕۆژێکا بیکەی ینی هەمووی 100 ساڵ نییە لە عالەمە سەلاجە و مجەمیدە هەیە هەموو 100 ساڵ نییە لە عالەمە دەڕاستە هەیە و دەواجن هەیە تو بە هەزاران ساڵ ئەو جینە ڕێیت لەگەڵ ئەم 100 ساڵەیە ئتر ئەمە هەمووی بڵین لایەنی خراپی تەتەورە ئەم شتەکە ئێمە هەمانە بینە سەر مۆزوعەکەی خۆمان ئەم لایەنی خراپی تەتەورە وای کردووە کە خەڵق قەڵەو بێ ئەو چەوریە کە بە ڕێژێکی زیاد لە شابێت یەکێک لەوانە کە تووشی مشکلێکا بێ بە چەوری لە جگەریە ئەنجا چۆن ئێمە خەڵک وا ڕابێنین بۆ ئەوەی کە خوێنە نەخۆشەکان پارێزن ئەبێت دایمە لە شەڕابن بەڕاستی لەگەڵ خۆیانە یعنی ئێمە نەخۆش عملیاتی بۆکەین بۆی کە زعیف بێ مەعیدێ بڕین بەڵام ئەو حەل نییە یعنی ئمە ئەساسی مشکلەکەمان حەل نەکردووە ئێمە بەس ئەوە حەلەکەین کە مەعیدە گەورەکەی بچۆکەینەوە بەڵام ئەساسی مشکلەکەی کە ئەم زەلامەوە ئەزانێت خواردنەکەی دەست ناکەوێت دوو ڕۆژیکە کە خدامە خەریکی خواردنە بێکە لە بەردەستیا بێ ئەوە حەل نەبووە لەبەرەوە زۆربەی ئەو نەخۆشانی کە عملیاتی مەعیدەشیان بۆکەین بۆی زەعیفن پێیان ئەڵێن حەلی مۆزوعەکەمان نەکردووی حەڵی مۆزوعەکە زۆر لەو قورسەکە ئێمە باسیکەین یعنی بۆ ئەوەی کە هاوڵاتیان نەگەنە ئەوەی کە بچۆنە سەر عیلاج و دەرمان و باڵۆن و عملیات بۆ مەعیدەیان ئەبێت بەڕاستی ئازبوریا بن ینی ئەبێت ئەو خواردنێکی خۆن نوعەکەی مەزبوط بێت ئەو نوع نەبێت کە چێژی زۆر ئەیە و تاقی زۆر ئەیە ئەبێ ئەو خواردنانە بخۆن کەم زیاتر لە مەعیدەیان درەنگتر برسیانە بێ وەکو پرۆتینەکان ئەبێت زیاتر جوڵە بکەن ئێستا منم بەیانێ من لە خەوەستاوم سواری سیارەکەم و هاتووم بۆ ئێرە بامی لەوانێت دەمەتر نەجوڵابم لێرە شۆ کە ئەڕۆم ئیشی کەم هەیە دەمەتی کە ناجوڵم هەر بە بۆ نەخۆشخانە دوایش بۆ نەخۆشخانە هەر بە سیارە دوای کە ئێمە ماڵەوە ئەو نەبێ بێ بە ماڵەوە خەریکی سەربانی جێڕان و خەریکی کێڵانی عرزەکە بم بۆی گەنم هەبێ و بۆی ئەو شتە بێت چۆن ماڵشە بەخۆن بە تەلەڤیزیۆن دانیشم ینی من وەکو شەخصی خۆم ینی لە ڕۆژێکام لەوانەیە توزانم لەوانەیە 200 متر نەڕۆم ئەمە ئەجا ئەوە بۆ هەموو کەس ڕاستە زیاتر ئەڕوا زیاتر گەمڕوە ئەنی ئینسان بۆش دروست نەکراوەکەونە دانیشیە و ئەوەنە پاڵکەوێ و سی تەلەڤیزیۆنکا و سەیری ئەوەکە ئەسڵان ئینسان تااقەتی نی هەستێ دانیش تەلەڤیزیۆنەکە بگۆڕێ کۆنترۆڵێکی پێ ئەسڵان وای لاتو ئینسان تااقەتی سێ تەلەڤیزیۆنیشکا فانی موبایلەکەی دەرەکە و سەری موبایلەکەیەکە ئێوەنە هەمووی مەشاکل لە بەڕاستی ئەمە تووشی مشکلا بێ ئینسان و مشکلەکەش لەوایە دروستە بێ سێرەکەی بالنەتیجە سێرەکەی هەموو عالم قەڵەوە بێ
لە کوردستانە بوو 15 ساڵی کە ڕێژی قەڵەوی بێ لە زەربی دووە بێ ئێکە زەربی دوو بوو خۆت ئۆڵڕەدی لە سا 25 ێ زەربی دوو بێ لە سای 50 ئێ مجتەمەعی لە سای 50 قەڵەو بێ چۆن شتی وا بێ ئێستا لە مناڵەکانمانە دەرکەوتووە مناڵێت 10 ساڵە ماشەڵا بیبینە دکتۆر لە من و تۆ زۆر بەخۆترە بڵێ ئەوم گۆرتی مشکلەیە بڵێ چیەکەی دایکەکەی بەس بووی نەچێتە دەرەوە لە شوخەکە نانیاتێ نانەکە چۆنەی خوا نازانێت چێش چیە چکەم ئایپادەکەی بەدەسەوەیە بەڵێ بەس تێریەکە ئەمە بۆ داهات و چەر کاریگەری خراپ بەڵێ جاخۆ مناڵانە ڕۆژکە گەورابن بەڵێ ینی مجتەمەعەکەی خۆمان مجتەمەعی کوردستان سیرکەی مجتەمەعی عێراق سێکی و هەڵەوەکو وڵاتی عێراق یا هەرێمەکەی خۆمان و کۆرەمی کوردستان یعنی دوو ڕۆژکە و مناڵانە گەورابن تۆ لە بەرچاوتان کە قەڵەونی هەوانە تاکو ڕۆژ بۆ ڕۆژیش ینی قەڵەوترە بێ ینی بەڕاستی پەیامێک بگەێنم بە هەوڵاتیان بە دەسەڵاتداران ئێمە لەسەر ڕێگەی غەڵەتین هەتاوەکو وەقت بڕوە لە ڕێگەی ڕاست دوورەکەوینەوە ئەنی کورت قسەیشیە ئەڵێ وەقت هەموو شتێک حەلەکە وانە وەقت شتێک حەلەکە کە لەسەر ڕێگەی ڕاست بێ وەقت شتێک خراپەکە کە لەسەر ڕێگەی غەڵەت بێ ئەنی بۆ نمونە ئێمە پلانمانەیە چین بۆ هەولێر ڕێگ لەسەر ڕێگەی عەربەتین لەگەڵ وەقتا دوورەکەوینەوە لە هەولێر ینی وەقت حەلی ناکە وەقت چۆن حەلێکاوە چکەمە لەسەر ڕێگەی غەڵەتین کە شتێک لەسەر ڕێگەی غەڵەت بێت وەقت خراپتریەکە کە شتێک لەسەر ڕێگەی ڕاست بێ وەقت چاکێکە یعنی خۆی کورد دەڵێ وەقت هەموو شتێک چاکە وان نییە وەقت شتێک چاکە کە لەسەر ڕێگەی ڕاست بێ وەقت شتێک چاک ناکە لەسەر ڕێگەی غەڵەت بێ ئێمە بۆ مۆزوعی قەڵەوی لە هەموو دنیاە لە وڵاتی خۆمانە لە شاری خۆمانە هەرێمی خۆمانە لەسەر ڕێگەی غەڵەتین یعنی چاوەڕێ نەکەین وەقت چاکیکە وەقت خراپتریەکە ئەوە مەسجەکەی ئەنجابی ئیشی لەسەر کرێەوە ینی بەڕاستی ئەبێ ئیشی لەسەر کرێ بۆ ئەوەی نەبین بە 10-15 ساڵیکە نیوەی هاوڵاتیانی هەرێمەکەمان نەخۆشی قەڵەویە بێ ئەو کاتە نەپارە فریاکەوێت عیلاجیانکە نەخستەخانە فریاکەوێت عیلاجیانکە نەدەرمان دەستەکەوێت عیلاجیانکە ینی ئەو بەشەی کە لەشی ساغە لەو لە سایە 50 ناتوانێت خزمەتی ئەو لە سایە 50 کە نەخۆشن بۆی نەخۆشی قەڵەویەوە ئەناڵێنن بە حکم ێزمموی بەڕێزت بەرکەوتنت زۆر لەگەڵ ئەو کەسانە بێت کە گرفتیان زۆرە بە تایبەت ڕیشە لاانێ زۆرێک لە گرفتەکانیان هەرو قەڵاوی و کێش زۆر بوونەیە کە بەڕێزت زۆر لەسەری زانیاری پێشکەش کردین جا ئێستا بابینە سەر ئەوەی کە هەر ئەم چەوری جگەرە کە یەکێک لە هۆکارەکانی کەم جوڵەی و کێش زۆر بوونەکەیە قەڵاویەکەیە دکتۆر ئایا نیشانەیەکی هەیە کەسێک پێی بزانێت تووشی بووە خۆی ئەوە مشکلەکەی بەڕاستی بۆ ئەو بتماندوونەوە ئاوەیە ئەوانی بۆی مەشروب خواردنەوە توش چەوری جگەرە بن یان ئەوانی کە بۆی وەزن زۆری و قەڵەویەوە تووشی چەوری جگەرە بن کامیان باوترە دکتۆر کامیان باوترە لە وڵاتی خۆمانە نیوەی مجتەمەع ناخواتەوە کە ئافرەتە پیاوەکانی زۆربەیەکی زۆری متەدەینە ناخواتەوە بەشێکی ڕێژێکی زۆریشمان هەیە کە متەدەینی ژنێ بەزەر ناخواتەوە یعنی ئەگەر بە سوورعامەکە سەرێکی لە وڵاتی خۆمانە خواردنەوە کەمە بەڵام ئەوی کە ئەخوات و زۆر ئەخواتەوە بەڕاستی ئەنی ئەوە نییە بڵین بە شێوەیەکی عام لەبەر ئەوەی کە ئەو ڕێژە ئەو خەڵکی کە ئەخواتەوانێ کەمترە لە وڵاتی خۆمانەوە وڵاتەکانی دەرەوە لە وڵاتی خۆمان ئەوانی کە بۆی قەڵەویەوە چەوری جگەریان زیاتر بێگومان زیاترن کەمێکەیە بەهۆی مەشروب بۆیە لەبەرەوەی کە بەهۆی قەڵەویەوەیە زۆربەی حاڵەتەکان کەواتە بێمە ڕووکەینە قەڵەویەکە بۆ مۆزوعی مەشروب خواردنەوە زۆر ئاسانە توانین بە خەڵک بڵێ تکایە مەشروب شتێکی خراپە مەیخۆنەوە زەرەری هەیە بۆ لەشتان زەرەری هەیە بۆ سیحەتانی شێک لەوانە کە زەرەری لێیان جگەرە بۆ مۆزوعی قەڵەویەکە مشکلەیە ینی زۆر زەحمەتە بە خەڵک بڵێ نان مەخۆ زۆر زەحمەتە بە خەڵک بڵێ با قەڵەو نەبی ئەوە ئیشی زۆر ئەوێ ئەنجا مشکلەکەوەیە کە ئەم چەوری جگەرە نیشانی نییە هەندێک جاریەت خەڵک سکیێشێ قۆڵۆنی هەیە بەردێ لە زراویەتی بەردێک لە گورچیلایەتی سۆنەرێکی بۆکەین بە سۆنەرەکە دەرەکەوێت ینی کاتێک بەڕاستی ئەگاتە عفو کاتێگاتەوە حەدی کە نیشانی هەبێت کە حاڵەتەکە زۆر بەرەو پێشە باشە دکتۆر لەگەڵەوەی کە زۆر جار ئێماڵین چەوری جگەر ئەگەر نیشانەی نەبێ و ئەمە لەگەڵی بەردەوام بین ئایا باری دەرونی کاریگەری هەیە لەسەر دروستبوونی چەوری لە جگەرە یاخود باری دەرونی زۆر جار پرسیاریەوە کرێ لە سترێسی و ئەمانەش کاریگەریە بێ لەسەری باری دەرونی تەسیری هەیە لەسەر خواردن بازێک زۆر لە وڵاتیان کە تووشی مشکلەیەکە بن کە ئەبێکیان خۆیانە خواردن ینی باری دەرونی ڕەبتێکی تایبەتی هەیە لەگەڵ قەڵەو بوون و لەگەڵ وەزن زۆریە ئەوەش بێگومان تأثیرەکە لەسەر جگەر و تووشی چەوری جگەرێکە بە زوو کۆلۆی کە سترێس بە مباشری تأثیر لە چەوری جگەرکە نەخێر لە ڕێگەی خواردنی زۆر و چکە خەڵکە بێتاقەتە بێت ئیترفایەتە خواردن
توازانێتی خواردنەکە هینیەکانی چێ ژیاتێ ئیتر کە چێ ژیاتی توازانی بەمە مۆزوعەکەی لە حەلەبێ بەس مۆزوعەکەی حەل نەبووە مشکلەکە گاوە دوو مشکلە مشکلەکەی دەمێنێ لەگەڵیشە قەڵەوە بێ زۆر باشە جا دکتۆر باسی ئەوەست کەوتە جگەر وەکو فیلتێرێک ئیشیش ئەکا لای خۆشمان دەرمان زۆر هەروە خەڵک بە هەرەمەکی بەداخەوە بەکارهێنێت بێ ئەوەی کە تەنانەت هەندێک جار ڕەچەتەی پزیشکی هەبێ ئایا ئەم دەرمان لە خۆڕا بەکارهێنان و سەرێشەیەکت هەیە کۆڵێک ئازارشکێنی بۆ بەکارێت چ بێگا بە ئازاریان کێشەی زیاتر ئەمە بەڕاستی ئەمە شەرێکێک لە هۆکارەکانە بێگومان تۆ هەر شتێک ئەخۆیت تەمەن ناو کۆندامی هەرس ناو مەعیدا ناوڕی خۆڵە بەشێک نییە لە تۆ بەشێک نییە لە من بەشێک نییە لە هاوڵاتیان تیوبێکە لە دەمەوە دەرچووە ینی هەرچێکە خۆی ناڕاتە ناو لەشەوە چێتە ناو مەعیدەوە مەعیدە هەڵێمژێ ڕێخۆڵەکان هەڵێمژێ کە هەڵێمژی لە ڕێگەی خوێنەوە ڕاتە ناو جگەرەوە ینی یەکەم پارچەی ئۆرگانێک کە ئەو حاڵەتانەی کە ئەی خۆی وەریگرێ جگەرە جاجگەر دانیشی حسابێکە بەکتریای تیایی کوژێ ڤایرۆسی تیایی کوژێ مشەخۆری تیایی کوژێ جا ئەو دەرمانانەی تیایەتی کە ژەهرە ئەی پاڵێوێ چاکێکات ئەی گۆڕێ لە شتێکەوەی گۆڕێ بۆ شتێکی تر ینی یەکێک لە ئەگەر زۆرێک ئەگەر زۆر جار باس دەکرێت ئەڵێن لەو دەشتە خەڵک قارچی خواردووە مردووە ونێ برسیانە بێ قارچکە خۆن یاخۆت خەڵک بە ئینترێسینە بەلایەوە جوانە بەس خۆی عاتەن ڕەنگە تۆزێک وایە کە خەڵک لێ بترسێ بەرحەڵ ئەی خۆن کە ئەی خۆن ئەڵێن فڵان کەس مرد بەو خواردنی قارچکە یا خواردنی ژەهرە یاگەر مناڵێک بە غەڵەت دەرمانی مشک بخوایان شتێک شتان ڕۆیا جار ئەو هاوڵاتیانە کە خوا نەخواستە کە ئەمرن بۆی ئەوەی کە جگەریانەوەستێ ینی جگەر زۆر میهرەبانە یعنی جوانترین ئۆرگانە لەشی ئینسانە میهرەبانترین ئۆرگانە لەشی ئینسانە جگەرە ینی دامێ ئێمە لەناو خۆمانە وەکو دوکتۆرەکان وەکو دایک ئەیشوبێنین ئەڵێن جگەر وەکو دایک وایە میهرەبانە ینی دایک هەمومان دایکمان هەبووە دایک چەند عەزێتی بی چەند بەدڵی نەکەی چەند بە قسەی نەکەی هەر دایکتە ینی هەر تۆ کوڕێتی و کچیتی و هەر میهرەبانە و هەر تۆی خۆشەوێ و هەر لێت خۆشە بێ و هەر ینی لێبوردەی زۆرە جگەر وایە ینی ئەوەنە لێبوردەیە جگەر ئەوەنە میهرەبانە جگەر کە حاڵەتێک بێتە ناو لەشی ئەو ئینسانەوە وا وەری ئەگرێت خۆی لە ناوە با بۆ لە پێناو لە شەکەیە تاسی لە جگەرەکە جگەر ئەوەستێنێ کە جگەریش وەستای ئینسان بێت جگەر ناژی بەڕاستی نەخۆشەکە ئیتر بەداخەوە لە ماوەی چەند ساعتێکە لەوانی وەفات باش بینە سەر ئەوەی کەیتر ئەم ڕێژەیە چاوریەکە زیاب بوو بەرەو چەند قۆناغێکی مەترسیداریە بە باسی ڕیشاڵبوونی جگەر بکەین ئەم ڕیشاڵبوونە چییە دکتۆر وە لە زۆربوونی چیۆ ئیتر هەر چاوریە وای لێ ڕیشاڵ بێت یاخود ئەو کەسانی کە تووشی ئەمە بن لە پای کۆکراوی ئەوەی لە ڕابردووە نازانم کاکسە کۆ کەلیمە ڕیشاڵبوونە لە شوێنەوە کەلیمێکی زۆر علمیە ئەمە ئەو ڕیشاڵبوونە پێش بەمەمبوونە پێش تەشەموعە ئەمە با بزانین ئەم ڕیشاڵبوونە چۆنە و ئێمە هاوڵاتی چۆن هۆشیاریمان هەبێ لەسەر بەڵێ ڕیشاڵبوون مەرحەلێکی پێش تەشەموعە ئەین تۆزێک ئەوە بەس ئەوەی کە باسیکەین بۆ خەڵک تەشەموع ئەمە بەمەمبوون ئەوەی کە خەڵک زیاتر ئەیزانی و کەم بە خەڵکی ئەڵێن و جگەر بوتمان میهرەبانە ینی یەکێک مەشروب بخواتەوە 20 ساڵ 30 ساڵ جا تووشی تەشەموعی جگەرە بێ ئەم دەرمانە ئەم ژەهرە ئەم شتەر حەلەکە هەر حەلێکە تەبیعەتێکی شێ جگەر خۆی دروست دەکاتەوە ینی تاکە بەشی لەشی مرۆڤ کە بتوانێت خۆی دروست کاتەوە جگەرە ینی ئێمە جاری وایە لە عەمەلیاتە لە سایە 50 سایە 60 بڕین دروستە بێتەوە ینی وەکو پەنجە نییە ینی ئەگەرێکێک چاوی دەربێت یان چاوی توش دەبێت تاو دروست نابێتەوە کەواتە هەر زۆر میهرەبانەوەی هەر زۆر میهرەبانە بەڵێ ینی خۆی دروست دەکاتەوە جا ئەو خۆ دروستکردنی ڕەبازڕاستی ڕێژەی هەیە تا هەتوو ئەوەنە ژەریتێکی ئەوەنە خواردنی خراپیتێکی ئەوەنە ژەریتێکی ئیتر ئەگەر لە مەرحەلەیەک بێ نەتوانێت خۆی دروست کاتەوە بە مەمبوون دروستەکە ئەو بە مەمبوونە مەرحەلەی هەیە لە مەرحەلێکە هیچ مشکلی نییە جێکە وەکو من تۆ دانیشتۆ بەس تەشەموعی هەیە بەس ئەگەر زیاتر بەرەو پێش بڕوا دوای لێ ئاوەی تەسکەوە وای لێت تووشی زەردووی ئەبێت وای لێت تووشی نەزیفە بێ خوێنێنێتەوە ئەجا کە خوێنە هێنێتەوانێ خوێنەکە زۆرە خوێنەکە کڵۆکە لە بەرچاوی نەخۆشەکە ئیتر نەخۆشەکان هاتنیان کە سوکارەکەی ئەڵێ پارچە جگەرەکەی دانا بەڕشانەوە خۆ جگەر پارچەی خوێنە بەڕاستی نیە ڕەنگ مشتیەت لە خوێنە چ لە کڵۆت کە ڕشێتەوە خوێنەکە کڵۆکە دوازایەن جگەرە
زۆر جار نەخۆشەکانیان ئەڵێن و پارچەیە جگەری بە ڕشانەوە هێنایەوە ئەنی تو ئەوە نەزیفەکەی وەنە زۆرە بێت یاخود گوچیلەکانی ئەوەستێنێ ئەنی مەجموعی حاڵەتی زۆر ناخۆش دروست دەکات چارەسەریشی ئاسان نییە بەڕاستی کە نەخۆشی گەشتە ئەوەی کە بێتە حاڵەتی مۆمبوونی جگەر ئەبێت جگەرەکە لابەری بێت جگەری کتری بۆ دانی بۆ عملیاتەوە تێت نەشتەگەری چاندنی جگەر باشە دکتۆر وەکو چارەسەری چۆنە چارەسەری ئاسان نییە ڕێگرێکی ئاسانە پێوە مەشروب نەخواتەوە کێشی زۆر ینی بەس مەشروب نەخواتەوە یارمەتێکی زۆری لەشی خۆیە بە تایبەتی جگەری بەعام مجتەمە ئافرەت و پیا و ئافرەتەکان زیاتر وەزنیان زیانە بێ وەزنیان زیانە بێ یەک کەلیمێ بەڵام شتێکی زۆر لە پشت خۆیەوە هەڵەگرێ ئەبێت محاولەکەن خواردنەکەیان بە ئاسانی ئەبێ خواردن کەمتر بخۆن زیاتر بجوڵێن ئەگەرێکێک خواردن کەم بخوا و زیاتر بجوڵێ زعیفە بێت کاتەمە وەکو ڕێنمای ئەگەر کەسێکیش توش بوو بێ سەردانی ئێوەی کردبێت هەر پێی ئەڵێن شێوازی ژیانی ئەبێ بگۆڕێت یەکەم شت پێڵین ئەبێ شێوازی ژیانە بگۆڕی ئەبێ ڕێجیم و ڕاستەکەی ئەجا دامەش نمونەیان بووێن ببوون خۆشکان ئەڵێم ئەنگەر ئینسانی قەراریە شێوازی ژیانی بگۆڕی لایفستایلی بگۆڕێ ناکرێ وەقتی بۆ دانێ ناکرێ بڵێ ئەوم 6 بانک شێوازی ژیان مەگۆڕم و دوایێتە بەریەم کەیشە قەراریە لایفستایلی بگۆڕێ شێوازی ژیانی بگۆڕێ یان ئێستا بۆ نمونە کوڕەکان گەنجن عازب نژنیان نییە ناکرێ بەڕاستی کوڕێک بیکاتەوە بڵێ من شێوازی ژیانی خۆمە گۆڕم لە کوڕیەوە ئیکەم بە خاوەن عایلەی بۆ 6 مانگ شتیوان نییە کە کوڕێک قەراریە شێوازی ژیانی بگۆڕێ بێ لە کوڕێەوە بێ بە خاوەن ماڵناڵ ئەبێ تاتایی بێ ئەنی شێوازی ژیان گۆڕین وەقتی تیان نییە ئەی ناکرێ بڵێ من وەڵام 6 مانگ ڕەجیمەکەم و دوای بەریەم ئیسفادەی نییە بگەڕانێ زەرەری زیاتریش بێ شێوازی ژیان کە هاوڵاتیانی گۆڕن ئەبێ قەرار بن کە شێوازی ژیانیانە گۆڕن کە قەراریشیانە شێوازی ژیانە گۆڕن ئەبێ تاتایی بێ ئەی کە دەستیان کرد بە ڕێجیم و ڕاضە ئەبێ تاتایی بێ چکە گەر بۆ فترێکی وەقتی بیکەن بەڕاستی نیکەن باشترە زەرەری لەوانەیە لە قازانجەکەی زیاتر بێت زۆر باشە دکتۆر من هەمیشە لە پزیشکە بە ڕێزەکانی وەکو جەنابەت دەپرسم لە بۆ هەر بابەتێکی تەندروستی بێت زۆر جار ئێمەی هاوڵاتی ڕێگەکەمان لێ تێکیان ینی زۆر جار ئەمان بن بە ناتەندروستیە ئەویش بەوەی کە بەداخەوە ئێستا لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە لە سوۆشال میدیا ئەبینی چەندین ڕیکلامێتە بەرچاومان یعنی بەڕاستی تۆ پزیشکێکی چەند ساڵ ئەزمونت هەیە ئەو تا بە شوێکی زانستی پێمانەڵێ ئەمە نیشانەیە ئەمە هۆکارە ئەمە بێتە مەترسیدا بەڵام بەداخۆ زۆر کەسیەت دەبەیە کە ئێنەی جیراوەیەکە ئەمە بخۆجگەری پاکاتەوە ئەمە بخۆجگەر ڕزگاریە بێ لەمە ئەو کەسانی مەترسیان لەسەرە تا چەند ئێمە پێویستە چەنە ئاگامان لە خواردن و جوڵی خۆمان بێ ئەمەش ئاگامان لەو خۆمان بێ کە لە خۆمانەوە چارەسەرێک بەکار نێنین کە پێشەوەی زانستی تەندروستیەک لای کرد بەڵێ بێگومان کاک سەرکۆ ئەو تووبێکی ئێمە ئیکەین ئەو تووبێکی ئێمەی خوێنین ئەو تووبێکە بە تەلەبەکانی هەڵین ئەو تووبێکە لە کولەکانە خوێنرێ عیلمە بەڵێ عیلم نادۆڕێ ڕاستە ئەوەی کە بە قووەتە لە دنیاە و ئەوەی کە ئەمێنێتەوە عیلمە یعنی شتی دەدەل و شعوەزە بەڕاستی نامێنێ علمەوە بە قوتە هەموو شتەکانی کە بینەکە ئەنی ئەمە حاڵەتی چارەسەری قەڵەوی و خۆپارێزی لە قەڵی و نیشانەکانی قەڵەوی و نیشانەکانی جەوری جگەرمە عیلمە علمێکەوە ئاسان این نابێت لەوانەیە بۆ فترێکی وەقتی یەکێک دیعایە بکە بۆ شتێکێکی هینکە بەس ناتوانێت بمێنێتەوانێ جا مشکلێش ئەم تەوانەیەکیش پێ بڵێم مۆزوعی تۆڕە کۆمەڵایەتیەکان و فەیسبوک کە زۆر لە وەختی خۆی باشترە ئەگە بیرێت بێ پێش 5 ساڵ 6 ساڵ زیاتر ینی خەڵک بە علەنی قسەی بە خەڵکە و لەسەر فەیسبوک کەسی نێتوانی هیچ شتێ بکە بێگومان ئێستا کە دیقەت دێشتانە زۆر کەم بۆ چکە ڕێگری لێکرا و بڵین حساباتی بۆ دانراوە ئێستا زۆر زەحمەتەی لە فەیسبوکەکەی خۆتا بگەڕێکی قسە بە تۆ بڵێ زەحمەتە ئەو شتە چکە کۆنتترۆل کراوە لەبەرەوەی کە ئەم مۆزوعی ئینتەرنێت و مۆزوعی سوۆشەڵ میدیا تازەیە پێویستی بە ڕێکارە بەڕاستی و هەموو عالم خەریکیەوەی کە ڕێکار بۆ ئەم شتە تازەیەدا بنێ ئێستاش خەریکە بە سوپاس وەزای تەندروستی ئیش لەسەرەوەکە بە تایبەتی ئەو خەڵکانەی کە مارکتینەکەن لە ڕێگەی سوۆشەڵ میدیاوە بۆ بابەتەکانیان یاخود ڕێنمایی بڵاوکەنەوە ئەبێ لەسەر ئەساسی علم بێ و ناژێ بۆ مارکتی بێ بۆ بە بازاڕکردن بێ ئەبێ لەسەر ئەساسی ڕۆشنبیری بێ ینی نابێت دکتۆرێک یاخود کارمەندێک یاخودیی تبێتە سەر تەلەڤزیۆن بێ سوۆشەڵ میدیا بێ شتێ بێت دیعایە بۆ پرۆدەکتێ و دیعایە بۆ شتێ بکە ئەبێت ڕێنمایی تەندروستی بە ئەبێت هاوڵاتیان ڕێنماییان نەبێ ئەبێ هۆشیاریان نەبێ ئەم هۆشیارە لە ڕێگەی سوۆشەڵ میدیاوە کرێ بدرێ تەمەن شتێکی خراپەوە کە تۆ
بەبێ سانسۆر هە کەسی هەستێ دیعاە بۆ دەرمانێ بۆ شتێ بکە چکە دەرمانێت تا ئەگاتە ئەوەی کە لەسەر ڕەفەی سەدەلەکان تۆ بتوانانی بچی بیکڕی بە ئەنواع و ئەشکاڵ بەحس و بە ئەنواع و ئەشکاڵ تاقیکردنەوەیە تێپەڕێ یەکەم جار لەسەر حیوانەکرێت دوایی لەسەر جارێتی لەسەر حیوانی کە ئەکرێت دوای ئەوڕاتە سەر مجموعەیەک ڤۆلنتیر کە زانە لە حیوانە سەیفە لە ڤۆلنتیرەکانە ئەگەر ئەوەش پێشکە و ئەنجام مەجموعی بەحسی لەسەرەکرێ ئەنی هەموو دەرمانێکە دروستەکەی چەند ساڵێکی تاکو بەڕاستی بێتە سەر ئەوەی کە تۆ بتوانین لە سەدەلەکان بە ئاسانی بکڕی. ئەو دەرمانانەی کە ڕێگەی عیلمی نییە وەزای تەندروستی ڕێگەی پێنایە بەڕاستی نابی هەوڵاتیان بیکڕن چکە هەچ کەسێک گەستی ئەتوانێت شتێ بخاتە ناو پیجەکەی خۆی ئەتوانی بخاتە ناو ئەکاونتەکەی خۆی بە ئاسانی ئەکسپۆزی بۆ خەڵک توانێت بکڕێ ئەبێ هاوڵاتیان خۆیان لەو شتە بە دوور بگرن کە لەسەر ڕێنمایی پزیشک و وەزای تەندروستی نییە چونکە لە زۆری حاڵەتەکانە زەرەرە بۆ هاوڵاتیان قازانج نییە. دکتۆر زۆر جار ئێستا کۆمەڵە ڕێگەی ماڵیا و با بڵین خۆماڵیش هاتووە سرکەی سێ و لەگەڵ ئاوا تێکەڵ بکە و نازان بەیانی بیخۆ جگەرت پاکەکاتەوە ئەم ڕێنمایانەش هەیە کە ئەمانش هەر زۆر ئەوە هەر چۆنێ بەشتێکی طبیعیە ئەوە هەر چۆنێ بێ هەزاران ساڵە خەڵکی خۆمان بەوە بە پلانمان ئەیخوات و ئیخواتەوە هەر چۆنێ بێ ئەگەر شتێکی طبیعی بێ بریتێ لە زەیتی زەیتون بریتێ لە سرکەی سێ و بریتی بێ لە چی بریتی بێ لە چی ئەوە هەر چۆنێ بێت کێشەی وامانیە ڕاستی لەگەڵیا بەڵام ئەوە کێشەمانە شتێک لەناو کەپسولێکە کەس نازانێت چی تایە واتە کیمیاییەکان بەڵێ ڕۆژی سێ جار بیخۆ ئەوە خراپە ئەجینا وەکو ئەو شتە کوردەوارانی کە هەیە هەزاران ساڵە بەوە باپلانمانی خوا و ینی ئەوە ئێمە ماوین ئەوە گەینێک کە ینی بەوە باپیرانمان توانیوانە بژین و توانینەوە بکەنەوە ینی شێنیەوە لەگەڵ هەموو پێشکەوتنەکانی ئەوەی کە لە بواری تەندروستیەوە ساڵانە زیاتر زانستی تازەیەتە پێشەوە بۆ چارەسەرەکان لە لای خۆمان بە پێی پێویست ئێستا لە نەخۆشخانەکەمانە یاخو لە سنتەریجگەر ئەم چارەسەرە پێویستانە لە ڕووی ئامێر و لە ڕووی پزیشکە بەڕێزەکان و لە بەردەستە بۆ هاوڵاتیان بڵێ بەتەکید ئێمە لە وڵاتی خۆمانە بەتەکید مشکلی ئامێرمان نییە چکەم حەسەرمان لەسەر نییە و پارەژ هەیە ئیتر پارەکە یان حکوومەت ئەیکڕێ لە ڕێگەی وەزای تەندروستی وەزای داراییەوە یا خێرخوازمان زۆرە خەڵکیی زۆرمان هەیە کە بەڕاستی جێگەی شانازین ینی بازە جارینسان زۆر بەعزێک خەڵکێکە بینێت کە ئەو عەتایی هەیە ئەو بەخشندەیی هەیە کە خەڵکانێک گەنیان بۆ قەستەخانە خۆیان ئەڵێن کاکە چیتان جیازەوێ پێمان وەڵێن بۆتان ئامادەکەین یعنی ئێمە بەڕاستی مشکلینمان نییە مشکلی جیاز وشتمان نییە وەکو خەستەخانەکان مشکلی چەند ساڵێک پێش ئێستا مشکلی مان پاوەرمان هەبوو مشکلی کادر بەڵام بێگومان خەڵکیش کادر دروست بووە و دروستە بێ بچکە خۆشبەختانە بەس لە کولی طوبی جامیعی سلێمانی بە هەموو مەرحەلەکان نزیکەی 2000 خوێندکارمانەیە ئەم 2000 خوێندکارە گەر لەبەر منافەسەی خۆشیان بێت بەتەکید ئێمە باشترە بن بەتەکید بە دوای هیناگەڕێن ینی لە کوردستان ئەوەی کە زۆر مای شانازیە ئەوەیە کە کادرمانەیە مان پاوەرمانەیە ینی تۆ ئەتوانی شت بکەیت ینی خەڵکە بزانێت خەلەلێکەیە مشکلێکی شتێک ئەکرێت لە نوع سێرڤیسێکی طوبی هەیە شتێک ئەکرێت لە ئەمریکا و لە ئەوروپا لە کوردستان ناکرێ هەر دکتۆرەکان خۆیان بەپەلە ئەڕۆن و عیلمە فێرە بنوێنەوە ئیتر لە ئێران بێت لە تورکیا بێت لە خارج بێت مان پاوەرمان هەیە یانی کێشەی چوامان نییە بەڕاستی زۆر کەم شت هەیە لە عالەما بکرێت و لە کوردستانە نەکرێت لە پاڵ زانستەکە ئیمکانیەتیشمان هەیە بۆ نمونە بەڕێزت باست کردن هەندێک قۆناغ ناچارن چاندنی جگەر بکەن بۆ کەسێک ئەمە بە ئاسانی ئەکرێ لای خۆمان یەکێ لەو کێشانی کە هەممان بوتام تام چەند ساڵی ئەخیر ئەوە بووکەن خۆشێک پێویستی بە چاندنی جگەر بۆ بوو بگەنی دەروی وڵات خۆشبەختانە ئێستا لە وڵاتی خۆمانایکەین چەند نەخۆشێکمان کردووە لەخوا بەزیابێ ینی ئەو حاڵەتانەی ئەو نەشتەرگەریانە ئەو چارەسەرانە ئەو پێویستیانی کە پێویستیە کرد خاوڵاتیان بڕۆن دەروەی وڵاتەکەمان لە چەند ساڵی ڕابردووە ڕۆژ بە ڕۆژ کەمترە بێتەوانێ ئێستا لە ئیشەکەی خۆمانە بەنسبەت هەر سوودجگەرەوە هیچ شتێک نییە پێویست کە هاوڵاتیان بڕۆن دەروەی بووی هەموو شتە وڵاتی خۆمانە فەرهەمە بووی دەستخۆش دکتۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیاریەکانت بە دوای ئەوەی پێش هەموو شتێک ئێمە خۆمان هۆشیار بین بەرامبەر خۆمان و لە خۆمان تێبگەینەوەی کە تۆ ئاماژەت پێە و بتوانین
ڕوونەکەینە چارەسەر خۆم پارێزیەکان بەردەوام بێ لای خۆمان سپاس بۆ زانیاریانی بەڕێزیشە وار کەسێکیش هەستی بۆ گرفتانە کرد باشترین ڕێگا تەندروستیەکەیە کە بتوانێت سەردانی پزیشکە تا لە ڕێگەی ئەوە پشکنینی بۆ بکرێت و بتوانێت لە ڕێژێ ڕێنمای ئەوە چارەسەرەکان وەربگرێ بە هیوای ئەوەی کە هیچ کەسێک ئەم گرفتەی نەبێت و ئەوانەشی کام گرفتیان هەیە بە زووترین کات چاک ببنەوە ئینشەڵڵا دووبارە سپاس بۆ تۆ دکتۆر زۆر دەستە خۆش بێ.